ئەمە چییە بەحساب لێ؟ حەزی نوشتی وایە قەت بێت تا قەت بیتۆ؟ جەماعەت ئەگە دەموچام هەمووی قاوەیی بوو یان تۆزێ ڕەنگی چاگیرای خەتای ئەمەیە وڵایواتی چاو کۆلایە لای بە والله اكتيفه والله افرم دوباره کارە باکە بوو کارە برانە ڕوونەک بە یەتە ئێرە باشترە دەستی سیلێگە کە قاواخوا هاوڕێیان قاوێ تاڵ هاوڕێ سەر گەزان فەرقەکەیان ئەکا بزانگی تاژەی ناشین لێگە مە ببینی بە چەناگەتە بەخوا گیتاژە بەیەک لا نێشێ دەدە شتێکمان بۆ بکە تۆ خوای سەیرم مەکە کاک سۆنا سەیرەکە ئەڵای چی کاکە بەس تۆ لێم تێگە خوا بخاتری خۆ وەڵای سەر لێرای مۆبایلەکەم خوا لەی کوێ وەرە بەدەستم کاکە سامەدیشە تەلەفۆنی بۆ بکەم بەخوا زیرەکی یاری لە بەدەستیشتە ڕەمەزانە مەچ تەلەوە بەقژم لای باڵم لای بە باز بزانم ئەم خەتە چێکە لەم ماڵ ئێمە وا خوی هەمووتانی شەڕ کردووە ئەم مانگە بێت و ئەی بڕم یەک دیاریش نایە سەعام نۆی بەیانی و ڕەمەزان و گەسی کارەبا زۆر قسەیان لەگەڵا دەرگا کراوە دەرکراوی کەس بێلانە نەکەی سلام علیکم دەرکراوی شوێنم لێ بچ خەفەتی کۆتمە فرەزەکەەوە ئیجازەکەی بەسەر چی بوو چی خەمە نەبێ یارمەتی شێر ناوێ خۆما خەڵکە ناسین وڵاتە ڕۆی تاوی مێژە کەس ناناسی باوەڕ بکە من دنیا ناسمەس ناوی کەس ناناسی ئیجازەکە گیرە چی دەشتی؟ ئەڵێ خەڵک گێمە خەڵک زۆرە ناسین بەس ئەوە لێمە داناسن چاوەڕێی ئەو پاقلاوەکی بۆ دروستکە نایبینی کاکە پاقلاوە نەمبینیەوە مشتەی بێ لە پراغان گاسی چیە شاوێنەوە کاکە تۆز زێویری ئێوێ شیلی ئێوێ لەگەڵ گوێزە پاقلاوە بینەوە خەڕوێ قازی نییە ئەمڕۆ ناکرد باشە سبەیەوە لەم دەقەوە باش حەقی هیچ کەسێکمان نیە زەمی کەس ناکەین ڕاستی کەس ناکەین خەیبەتی کەس ناکەین هەچ کەسێک چێکا بە ژیانی خۆی کەیفی خۆیت تاو کەسەوە خۆی بشتە خواردنەکەی دوێنی بۆ بە قورعان سەقا چۆنە دەسەر و مێرولە لەسەرەوە لە حەمامەتیاتی لە ژووری نووسناتیاتی لە مەتبەختیاتی بەچیات و دێرەکە جا لە هەمووی خۆشتراوات کە مێرولێک لە حەمام ڕزگار ناکەی وازانی خێرکی زۆر باشە ڕزگار کردی بابە ئەزەری نات باشە کۆدۆ ئێوە لە 12 قاتان بۆچی هاتوتە سەرەوە چی دەشتی؟ شێفی خواردنی خۆش مێرولەت هەیە هەمینی برا بڕۆ جیرگانەی نەبێنە دعني شبوان لو ده معاك وجاي بطاعة الإخوان كنا عن كاكا بعض الساحة یەکەنیە جلیکانێنە دەشتی تەسویرە بۆکە چی؟ بۆ خوا ئەمە تەسویرەکانی دەشتیە هاوڕێیان مە پاقلا بمە لەرزە مامە کۆ دەڵای بە پاپانە نزم کەی تۆ ناوەکەی دەرناچێت تو ناتوان برز بيتو خۆدا چی؟ تصوير شيء خۆتی تصوير شيء هسه سبيش درنا شكاكا
ئەو دەستە دیارە تاوا بەسە وشتە ئەمانە دەرەچێ ئامی دەرەک دوای کەسگی تێ ناگە خەینا بەس لەم چاو دیار نییە دەموچاو خەی ناگە ئەیشتەکان شتەکانی ئەی باشە ئاخر ئەمە چییە دەرچێ حەزریە ناوە تۆیکە تاڵ حەزریەکە وارێت سەرکاریش بەمازانی بەخوا لە پاقلاوەکە حازریە خلاصە لای بەکەمەوە نانە حازری نییە کاکەەوە خۆشە ساڵە دەگەم حازری نییە خۆلەشەی ساغ توش بووی شازی شێفە نەخوازە ناخێ بڵچێ لەخانە بۆیاغا قڕ بە سەرین ئەگە سۆت خۆش دەرنەچێت چێکی وڵای خۆمەڵێ مە خوارە بە دیاریشە دانیشتوین هەنەویر و شەکرە بۆ خۆش نابێت جیرینی بووەکەم لای بە بعدگیرینی ئەوە وای برسێتی ئەم گادە برسێتی شیرینی ئەڕۆڵاشی ڕۆکرد بۆچی حەزە لە ژیانی شۆقە نییە؟ دڵم تەنگە بێت زۆر دڵم تەنگە ناشی خۆی مساغ بۆچی دڵت دەنگە بێ؟ زیان بۆ بووە بەرزە لێکم قاتە؟ بەخوا گیراوە چیەکە؟ کەم دەرەکە گوازێتەوە بۆ بن ئەوە چیە گەمشتم دەکردەوە وڵای برا بەمە بڕێنە بەدەیشی پێ ناگرێ نیشەکە بکەیت ماسیە بەرشێن ئەکتی بە پاشە پلاکە بۆسن هاوڕێم ئەڵێ ماسیە بژێتی خۆشە بووی نەبێ و سینیا چۆ دەرمانە گەورە مێناوێت وازە ئەم ڕاتیسە دەرمانەکە بۆ دۆ چی؟ پاقلا ڕەشعی بۆ چییە؟ داویسانەوە ڕەشع بۆی شەکە لەو شیر پێکاتەی تری بەرتێکەڵیکە ئەم زانیاکەمە حەلێتی دەفڕنەکە تۆ بوو 80 دقە نەگەشت دقە ژانەکەی خیلی لە ساغ تا بانگە دانیشین بە دیارتەوە ڕۆژمان لەشگا مەزە تۆقیم لێرە کاکە چی بووە؟ ببنیم لە لای غازایە دەزم کوڵکۆمان دام بێت ئەو هێنە بێنە لایەکەکە بێنە لایەتی بۆ بەرن ئەوەتە بێنە کوڕە ئەوە دەزا کڵپاکە گشت کوڵەکە جانجۆ لە قاوەکەشەکە بوو بیا بە ئەڵێ لە تونێ لایەکەنە لای تەمە ناوەڕاستە بەڕۆژوو نیت بۆچی دەستکاری جان تۆ بەدا خاڵە زوو ها باینجا هەتێ هەتێ فێڵ کەیبی خۆی هەچی بەزێ خۆم بڕدی بڕە خۆشی ناڵاکە خوای لەم خۆشێ بەشمان نەکەیمە کاتە شەفەکەمان برداوە باش پاقلاوەکە لای بە ئاشیشە لەزاغێ خۆم ساقاتێکەکەم ساقاتی چی خۆشەنی ویکیلی ئەو خۆشتر دەرەچێت یەک باقلاوە بۆ هەمێ خوارد بەشتیوە پێتوان چی؟ ئاواتی باقلاوە چی بەخوا لێو نایە ئەوەیە نەگەیت گورم ڕۆزان بوونکێنێ خۆی کابەنا کەچێ نایەتی حازرەوە کە ماشەڵڵا چەند جوانتە نکراوە ناو زەخمەکە بوو خوابی خۆت خوابی منێکم لە تۆ منە لەبەر جسمم خۆشەوێت ئەوە جسمی هەڵی توێ بەسوێتی لە تۆ قژم قوربانی ئۆدڵاوم ئەڵێ کێشەی مروری نەبێت لە هەر شوێنێ وایە خوا کەس ناناز ئەی بۆ کامرا بەگرتەی دەفعمانەکە نەوەڵا بۆ مرور کێشە دەبێ ڕاستم هەیە بۆ میان بەزە خۆشاو پێی ناکەوێتەوە ماتڕەکە بەگرتەیە وەڵا ڕای بۆ قایم بوو زۆر بەجوان ئای گیان ینی قژم بێتەوە ئاواییە بەم لا بۆ لایە الله هەر وەڵا شلای خوا ئاسان ئینشاءالله خۆم چاوەڕێ ئەواکەمەز ئاوایەتەوە ناشرینە دوای لێبەنی و مەتیمەتات بۆ نابەستە ئینشاءالله ماشەڵڵا ماشەڵڵا
لەسەر جۆرانەیەم سوپاس بەخوا هەستەکەم یەک تاڵ ئاوای هەستی پێکەم هەواکە لێیە قژماتەوە یاریە بۆچی باشە وان ناسانە ها ئەو یاریە خواگەلێ بۆی شتێ باش نییە مەزاجی خوا بۆیت باش نیە بەسەیکەم بەسەوە نازانم سا چاکە لەسەری ها سا very good خشدانەیەک پێنجشەمە بانگیان کردەوە بەرنامەی کورسات چۆن سەقەتێکا بانگی ناکەنەوە پیرۆزە کۆدۆکیان قوربانە بم جا ئیشەڵا بەڕاستە خۆش تەکاسوودێ ملتێشە وەزعی چی وەیە؟ بەخوا ناشی خۆی بسەقەفەکە نا هەموار چییە؟ ها؟